بەناوی خوای بەرز و بێهاوتا سڵاوتان نەبێت ئازان و خۆشەویستانمان لە بەرنامەیەکی دیکەی دێخوان هاتینەوە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست تاعات و ڕۆژوی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا خۆشەویستانمان ئەم جارەش لە بەرنامەی دێخوان لە گوندێکی دڵگیر گوندێک سروشتێکی جوانی تایبەتی هەیە میوانداریان دەکەین ئەویش گوندی باداوان لە دۆڵی خەلەکانین حتمما ئەم گوندە یەکێکە لە گوندە جوانەکانی کوردستان و مێژوویەکی دێرینیشی هەیە ئێمە لەم گوندەدا شتیوان بەخوای گەورە ئێوارەخوان و ئیفطارێک بۆ گوندشینانی ئازیز ساز دەکەین وەگەڵ لەگەڵیشیدا کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵێک قسە و باز دەکەین سەبارەت بە گوندەکەیان واروها سەبارەت بە سروشتە جوانەکەیان و ئیش و کار و بژێوی ژیانیان و باغداری و بابەتی ڕەز و کشت و کاڵ و ئەوەی کە پەیوەندی بەم گوندەوە هەبێت و یەکێک لە دیمەنە جوانەکانی ئەم گوندە ئەم تافگە جوانەیە کە لە پشتمەوە بوونی هەیە ئەمە شوێنێکی سەرڕاکێش و شوێنێکی دڵگیر و جوانە و سروشتێکی جوانی بەخشیەوە بەم ناوچەیە لەگەڵماندا بمێنەوە پشتیوان بەخوای گەورەکە بەرنمەیەکی بەچێش بەرنمەیەکە سروشتێکی جوانی ئەم گوندەدان شان دەدەین و لەگەڵیشیدا باز لە کولتور و کۆمەڵایەتی و ژیان و بژێویان دەکەین پشتیوان بەخوای گەورە هەڵبەت بیرمان نەچێ بەرنمەکەمان با سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە هەر ئێوارێک لە گوندێکی ئازیز ئیفطار و ئێوارەخوانیان بۆ ساز دەکات پێکەوە دەچینە نێو گوندەکە و کۆمەڵێک قسە و باز لە گوندەکە ساز دەکەین. السلام عليكم. ساعتان قول بێت ئینشاءڵڵا. هەتەما خوای گەورە لەگەڵ هەموو لایەکی یەخوا باش بێ. وەزی گوندەکەتان چۆنە باشە الحەمدوللا. لەخوای بەزیاد بێ هەتاواش بین هەر باشە. لەخوا بەزیاد بێ. سەرقاڵی چی لێرە؟ وەڵا اینجا سەرقاڵێکی ناشکر خوێنی بۆ لای وەک ساڵان ئاو نەماوەش خەڵک زرعات و شتی بکاو ئەگەی مانگایەکی ڕابگرێ بۆ خۆی بۆ ئیستراحەتی خۆی دووسێ سەر حیوانی ئەی بۆی ڕابگیرە زەلامی هەبێ و ئاوایە ڕاستەکەی خواردنەکان چین لێرە خواردنە کوردەوارەکانە ماوە وڵای جا خواردە کوردە هەریەکان دۆ کوڵی لێ دەنێن و دۆ بە کەشتی لێ دەنێن و ئەو نەوە خواردنانە سەر و پێی لێ دەنێن و نەوەی ئێستا حەزی لێتی بەخوای ئارە وڵای ئێستا من کوڕەکەم زۆری حەز لەگە سەر و پێ و لەگە دۆ بە کەشک و ئەو نوعشتانە دێ بەزەها برن ماڵات و شتیشکەم ماوە ئێستا بەخوای تاسیری هەیە ئارێ وەڵا ڕاستە باسی جارانی گوندم بۆ بکەی لەگەڵ ئێستا فەرقەکانە بینی جیاوازی وەڵاهی جاران خۆشتر بوو ژیان وڵای خەڵک نەخۆش نەدەکەوت سەرێژ نەدەکەوت ئێستا ئەو خەڵکە هەمووی بە ئام ئەو خواردنە زەریفەشەیە و بەس نەخۆششە ڕاستە جەویش گۆڕاوە تۆ زەهەت بەخوای ئارێ وەڵا جاران ئاوی زۆر بوو چەمەکەی ئێرە بەخوای باش بەش زرعات خۆمانی دەکرد بۆ خۆماریش دوو قەتار سێ قەتارمان تەماتە دەکرد یەک عیبمان نەبوو ئێستا کەم بۆتەوە ئێستا زۆر کەم بۆتەوە بەخوای ئێستا ئاو هەر نەما بۆ ماڵاتی جەگە ئەو ساڵ خوای گەورە ڕحمان پێ بکات ئینشاءڵڵا ژنانی گوند بەدەستڕەنگینی و ڕستن و چنین و ئەوانە وەڵاهی ئەوانەمان نەکردووە نابەخوای نەماوە وەڵاهی ڕاستە نابەخوای شامەشانی پیاوەلانێ هەر خەریکی ئاژەڵداری و ئارە وڵای مانگایەک دوو مانگە ئیستا حیوان وشتی بۆ ڕابگیرە زەلامی هەبێ و ئەوا ڕادە بەدەردەوە کە لە خەڵک ژیانی دەباتە سەرێ و ڕاستە ژیانی گوندیت پێخۆشەیان شار وەڵاهی ئەمن بە زۆری بەخوای بەگە نازم ببەنە ئەوروپای دێمەوە ڕاستەکەی حەزت لە گوندە ئارێ وەڵا حەزم لە شاری نایەتێ بەخوای ڕاستە گوند کە ڕاهات ژیانی لادەی گەلە خۆشە ئەگە بتوانی و بۆ خۆت ئیشی بکرێ ئارێ وەڵا یعنی زەلام هەبێ ئیشت بۆ بکا و کارت بۆ بکا زۆر خۆشە هەر سەعاتەشی بێ دەر هەموو دنیای دێنێ ڕاستە خزمەتی چۆنە لە گوندی باشە لەخوای بەزیاد بێ عیبمان نییە لەخوا زۆر بەشی گوند خزم و کەسی یەک بەخوای ئەو گوندەکەم بێگانی هەر تێدانی هەموو هەر خزم و کەسی یەکترن ڕاست هەمووی ئامۆزا و ئەولاد و جاران لە نێو دراوسەیە بەربانگ و کاتی ئیفطار وانە
گۆڕینەوەی خواردنەوە هەبوو ئێستاش ماوە بەخوای ئێستاش کە ئەگەر تۆزەگیستانەوە بێئیش ئێستا شەر بای خۆی هەرماوە ئەگەر نوع خواردنێک بڵێ کابرا بۆنی بۆ چیان ئەو نوع عشتانە کابرا هەر بۆی دەنێری ئەگەر دڵی گوناحباربانە بم ڕاستە ئارێ وەڵڵا نەخۆشخانە و قوتابخانەوانەی چوونە خزمەتگوزاریەکان باشە لێرە خوا باشە لە خوای بزیاد بێ ئارێ وەڵڵا لەخوا بزیاد ئارێ وەڵڵا بابەتی شیرەمەنی و مەشکەژەنین و ئەوانە ماوە لە بوون بەخوای ئەمن نەم کردو نەوەڵی ئێرە زۆر ئاوشتانەی جاران هەبوو بەخوا جاران هەبوو ئارێ وەڵڵا ماوە ئەنی بەس کەشکم کردووە قڵقلە بۆ خۆم ماگایەکمانە بۆ قڵقلەم لێ کردووە ڕاستەکەی منداڵەکانم حەزیان لێ جاران زۆر گرنگی ئەدرابەوە بۆ شتانە وەڵای ئێستاژە من ئەگەر بکڕم دەیکەم ئێستا زیاتر ئەو مەشکەوە بۆ بە کارەبایی و ئارێ ئاسانکاری ئێستا خەڵک چۆڕماتە چێبێل و فافۆنانی دەکاوتەی ژێندەی کاتە دۆ ڕاستە ڕۆنەکەش دەگرێەوە ئەگە حەزیان لێ بدەی خۆن و حەزیان لێ نەبوو هەڵی دەگرن دەستە لاجێدا خانمان جاران زۆر مانەوە بوون ویلاکە ئارێ وڵی ئیساڵان قەدیم ماندوو بوون و هەموو پەرێز و لەگە پیاوان دەڕۆژ بەس نیە ئێستا بخوا گەلێک ئیستراحەتم برا هەر لە گوندیش ینی ئیستراحەت یان هێز ئارێ باشە وڵە باشن لە خوای بەزیاد بوو بسم پیا بەڕێزە کاک سەیدیان سەلام عەلەیکوم قوربانم مرسی باشە خێر بێ حاڵی تۆ یاخوا بەخێر بێ یاخوا باش بی سەرچاو بینیوی مەشغوڵی ئاژەڵداری و ئەسپەکەت بووی جاوتم با کەمێک گفتوگۆ بکەین والله جاف خێر بێ سەرچاوم یاخوا سەلام خێر بن یاخوا ئاژەڵەکانە لەوە ڕێنایەوە بزانم پێشتر بەخێر بن سەرچاو سەلامت بی باسی ئەم گوندەم بۆ بکەی ڕۆژانە بە چیەوە سەرقاڵن والله ئەوەی دەوامی هەبێ خەریکی دەوامی و ئەوەی حیوانی شەبێ خەریکی ئاژەڵداری خۆیەتی و وردە وردە ئەو شتانە ئاژەڵداریتیا باشە ینی باش خراپ نییە لە خوای بزێت خوا بەزیان و کەسێک بەش خۆی هەیە شاخوکی ئەم شوێنانە تا چەند باشە بۆ ئاژەڵ باشە خراپ نییە خاچی مەزۆ زۆر باشە بۆ ماڵاتداری چکە هەم بۆ سەرمایش و بۆ گەرماشەر باشە هەردوو لای هەردبینێت جەوەکەی ڕاستە شڵ ئەسپەکەش جوانەمە کوردیەمە چییە؟ والله کوردی خۆماڵیەوە هەنە لایەن لای خۆتان گەورە بوو والله هەبەسکەی خۆمەوەی خۆمانە بڵین ماینەکە بۆ ماینەکە بەچکەم فرۆشت ئەوم لێ ڕاگرفت ئەوش بخۆ حەسڵ و بیعارە بۆ بەخێوکردنی قورس نییە؟ وەڵا قورسە وەڵا بەقەدر تا مەڕە خزمەتی دێ والله ڕاستە بەزی ترەویش بە خزمەتە بەڵام لەوانێ وەکو جاران زۆر پێویست نەبێ وایە یان والله پێویست نییە ئێستا بڕۆ ماتۆڕجێ ئەسپی گرتەوە سەهارێ گرتێتەوە باشترە هەمووش هەمانە بڵێ ماتۆڕشمانە هەیە و وڵاخە بەرزشمانە هەیە بە زەرورە بە حاڵ شوێن هەیە ماتۆڕ ناڕۆبڕین یان بۆ داران بۆ زستانان زەرورە وڵاخە بەرزارێوە بەرهەمی شیرەمەنی و ئەوانە چۆن چۆنیە هەمووی باش لەخوای بزیاد الحەمدولله زۆر باشە خوا بەزیابێ دەست پێ دەکات لێرە بەڵا تا حیوانمان نەدەشێ بە حەقەت بەڵام ئەنجا لێرە بەڵا دەست پێ دەکات بە دۆشینە ئەو مانگە بڕۆ کاتی حیوان دۆشینێ ڕەمەزانان ئەرکتان قورس نابێ بەرێ وەڵا ناخۆشە ڕەمەزانان بەڵام ئەزریشی گەورەتوانی ها ئەزریشی گەورە ئارێ وەڵا گەورەتر ئارێ وەڵا ئەرزیشی زیاتر ئێستا وەرزەکەشی باشە لە بەهارەوە یان الحەمدوللا لە چلەی هاوینوانێ لەوانەیە قورس بوو بێت بینیوتە لە چلەی هاوینا بە ڕۆژوو ببیت و شوان بووبیت و وەڵا نەگەوێتە دۆری من بەبیر من ڕاستەکەی دۆری من نەبووە ڕاستە
دايا السلام عليكم بخير بێستەر دەمسی باشە بەخێر بێ حاڵە حاڵە سەرچاوی بینی خەریکی دۆشی نییەم زنەوتمە چۆنە تۆزە گفتوگۆ بکەین بەخێر بێستەر خوا سەلامەت بی. خوا بەخێر بێ ڕۆژی چەند جار بزنەکانە دۆشن وڵای بە زۆری سپێنان دایان دۆشین بەیانیان ینی بەیانیان دایان دۆشین و بەڕێیان دەکەین زۆر ئێستا فەسلی سار دەکەم ڕاستە دایان دۆشین ناوێرین بەهاران زیاترەوە نییە باڵێ ئەڕا بەهاران جاری وا دوو جارە و ئاوا بڵێ بە پێی بزن هەیە تێیداتی بزن هێبای کارەکەیەتی دڵت ناها بڵێ بۆ سڵک ماسیێ با کارەکانم زووتر پێ بگا بەرهەمی بەهارانە ڕاستە ئێرەوڵە ئەمە دواترم شیرە ئیکەن بە چی ماز بە پەنیر وڵا دەکەین بە پەنیر و بە ماست و بۆ خزمان و بۆ فرۆشتنێ و ئاوا بڵێ ڕاستە جیازی هەیە لە تاما لەگەڵ یان هەر شتێکی دیکە لە مەسەن شیری مەڕ لەگەڵ بزنایە کامیان خۆشترە ئیمەڕێ هەم گرانتریشە لە نرخیشدا بزنێ ڕەشۆچی ماستی بەناو بانگە لە بزنی کتێر بۆ هەوێن بوونە جوانترن بخۆم بزنی کەشمانە بۆ مسللیمانە بووە حەندانیمان هەبوو پێدەڵم بزنی گەورە ماستی هەوێن نە بە چەند جاران هاتوونە نیان کڕیوە ڕاست ئەوەندە شل بووە زۆر جار ئەوە دروستە بێ یەک شەقیتیاڵا ڕژەوە ڕوویەوە چەند جارە لێم ڕژاوە چەند جاران سڵی دەشکێنن ئارەوەڵا خوا بەرەکەت دار خوا سەلامەت ئەمەش تۆزێ گوانیاشی دەکەینەوە کەم ئەویش کۆمەڵی مناڵی جوان لێرە دانیشتون با تۆزە گفتوگویان لەگەڵا بکەم سەلام عەلەیکوم چۆنی باشی بە ساغەوم چۆنی قوربان ئەخوا سەلامەت بن وەستان چۆنە تۆ ناوت چیە بابزانم ناوتان چی من ناو مەبەست ئۆڵە چی مەبەست مەبەز ئەی تۆ محەممەد ماشەڵڵا هاودین ماشە ئەی ماشەڵڵا هاودین هاودینتان زۆرە ماشەڵڵا وەستان چۆنە لێرە خەریکی چییە بن لەم گوندە یاری شتەکەن تۆپانێ ئێستا یارێکی ترسانەکە چی بوو چاشارکێنە بوو بەزلەکەن هەندێک نەفەر پێدەن چاچوقانە چاوچوقانێ لێرە لەم گوندە چی پێ دەڵێن چاوشارکێنە چاشارکێنێ ئەی یاری تر چیتانەیە یڵای تۆپانە ڕسمانە کەلایانە ئەوانە هەلوکێن ئەوە ناکەن چی؟ ئەوە نەما ئەوە پیاوانەکەن یاری پیاوانەکەن ئەی مەکتەبی لێ لێرە باڵێ لەوەیە تا پۆلی چەنی لێە تا پۆلی شەش تا پۆلی شەشی لێ ئەی بۆم باسکەن ئێوە کێ کامتان ئاژەڵدار و ئاژەڵتان هەبێت و ئەسبتان هەبێت و ئەمە سەگمانێ و بزن و ئەو بە زۆری مانگەی لێ بە زۆری مانگەی زۆر لێ ئێ باشە کێتان ئازایە سواری ئەسپەوە بێ کەستان سوار بووە ئەو زۆر باسەی ئەتوانی غاری پێ بدەی خۆش فێر بووی حەزت لە گوندە یا شار گوند خۆشترە گوند خۆشترە ئێ ئەواکەی پاک و خاوێنە لێرە لەم گوندە باڵندۆشتیشی لێ وابزانە کۆتر و زۆر لەگە و ئەو جا ئێمە مناڵ بووین منیش لە گوندی بوومە حتمما ئەچوین زانین هێلانە لەکوێیە سێرمانەکە زۆرمەحەزیەلکەی بوو یلکەمان دێنە ئاتا بەسکە دەبوو سێرتانە کرد جیاز ئەوە دەبوو گەورە دەبوو منە لێرە و بەو دارانەوەی پشتۆ ئەیبینم وێلانی لێ چ باڵندێکی زیاتر لێ چێ لەگە هەلە باچکەشی لێ باوینە زۆی لێ باوینە زۆی لێ
ئەی کەوی لێنێ کەوتانە بینیە لە ساخەکاندا لە ساخەکە ناو ئەو باندۆڕانە جا شتێکی تر ئێوە تا چەند هەوڵتاناوە ژینگەی گوندەکەتان پارێزە کاغەز فڕێن تۆ پەلەمەکە ئەمە بزانم ئەم پێمان بڵێ حەزت لێیە گوندەکە پاک و تەمیز و جوان تا پاک و تەمیز بێ هەواکەی خاوێنە مەسەر ئەها کاغەزی شتێک فڕێ نەکسەر کۆی کەنەوە نیە بەڵێ ژینگەکەمان خاوێن دەبێت ئەی چۆن لە یاریکردنیشتیشە ئەبێ دەرئاگاتان لێ بێ یاری بۆ وەرزشەکە بۆ قەلب ئەی وەڵڵا ئافەرم ئەی لێرە جگە لە دەرسی مەکتەبێ دەرسی قورئانیتان هەیە دیان هەر پێ دەکەنی کەرین گرتێتی کەرین بەری نایە خوا بەخێر بێین وازە باش تازە پەیدا بووە مەیانەزانی وەرە تۆش وەرە وەرە بۆ لامە وەرە وەرە لای منەوە وەرە بزانمە تو لە کوێ بووی نەکەیتە خوارە تۆ لە کوێ بووی تۆش یاری تەکرد لەناو هەموو یاریەکانە حەزت لە چ یاریەکە لە تۆپێنێ تۆپێن ئەی تۆ حەزت لە چی وەڵار تۆپێنە بەخۆی تۆپێن ئەوە چونکە ئەوە وەرزش ئەوەیە ڕاضی ئەی ساحی لێیە بەڵام قوڕە هەمووی قوڕە ینی خۆتان دروستان کردو ساحەکە ئەوە گەشتەر بوون یارمەتیان ئەنجومەنی گوندەکەمان یارمەتی دی نەما هەموو تەقریبا ئەنجومەنی گوندەکەمان وت لە تا پۆلیسەنی لێ گوند ئەم تا پۆلیسەش دوای ئەوە بچن بۆ کوێ وڵای بۆ کارمان كان ولعته هدا وكنولي حوتە لأنه شو دتي عملي لێ لێیت تا دەیلی طلعت دوازلي بس دوالي ساعة ولي لقى نادي ئەمە دوو عمی دەستان خۆش بێ یاخوا ئەم کچە جوانە هاتە لامە تۆ ناوت چییە سیدرا ناو سیدرایە لە پۆلیچەنی سیدرای جان وڵای ئەم پۆلیەک هەرماڵتان لێرەیە وەڵڵا ئافەرم ئەی سیدرا تۆش یاری تەکرد لە کۆڵانێ ئەرۆڵە چ دەکرد وڵا بخۆمار یاریەکەم حەزت لە چ یاریەکە تۆ وڵا من چاوشارکەین چاوشارکێنێ خۆشە لە پۆلیسەنی وتە یەک خوێندن حەزت لێیە ئەم ساڵ چوویتە مەکتەبە نییە حەزم لێ ئافەرین نەچوومە ساڵشکە دەچم دەرەچی ئیشاڵڵا تۆ زیرەکی كردها بجوجرات صالح قلبتي ئافەرین ئێستا یەکەیە زۆر زیراکەم لە کۆمەڵایەتی ئافەرین ئافە تۆ رەم ناوەرەونا ئەمە بۆچی کردوتە گوێ ئەوە سەرمامە سەرماتە بۆی کە گوێچکەکانە سەرمای نەبێ ئافەرین عاقڵ ژیان ئافەرین زور ماما السلام عليكم الباشا تاباشي تنسي باشا ممنون سباس قربانم بركوري والله برمز قدروين كاتي بربانجي او جماعه ميوان شاتنا وبخيرات نيا داخل ان شاء الله يا اخو سلامة بخير بس تساق قطان جناب الامروبه شو مشغول بين والله كان مزاري مزقوته ما تو مزقت بخاك دوا يا اخو لاش فيش صار وين بين ليهم لا مزقوته دواي شو مال سواهات موفاري يا اخو لاش صار سلام يا رب مزقوته كي او دان كراوته تازه كرايا والله هندل مجبه تاريخي نازم بس ولا ميجنيا مزقوته شمال سريع هي راستكي او زينه دبو بتشوفوا بدو هذا ما بدوش كرا وفي جناب اللي مزقوتوين شلون اهلي ئاوایی بۆ مزگەوت و والله لە خوا بەزاد بێ زۆر باشە باداوان لە خوا بەزاد بێ الحەمدوللا بۆ ڕۆژووی بۆ ماشەڵڵا هەر منداڵەکانی ها دیارە وڵا بە ڕۆژ دەبن بۆ جەماعەت بۆ نوێژەکان جەماعەتەکان دێن الحەمدوللا باشن جەناب ڕۆژانە بە ئاژەڵدار و ئەوەی ئاژەڵشتانی
والله همانا بلم يقدر ما قام هي برا آخر شو وجد من جاهر بلي يا أخوان الله هلا شو والله سلام يا بازو رب. كات نقرم بما بتشبو مزجو ده ما والله ذكريكي أنا والله كنت مزام تبي يسوي بيك من قد خيان كردوا بس كنت مزام تبي يسوي بيك إن شاء الله قربانيتون يا أخوان الله شو بخير صار بس تساق ساو كمي تعاطي الرجوع قبول به دوست فاسكم جا ام ئێوارێش ام ستافە ئازیزە و شێفە ئازیزەکانمان خواردنیان بۆ ئەم گوندە ئازیزەش ئامادە کردووە وەک دەیبینن گەورە پاداشیان ماتەوە خێر و پاداشێکی گەورەیە بەڕاستی ئامادەکردنی خواردن بۆ ڕۆژوانان دەستخۆشیش لە دەستگای خێرخوازی بەخشی دەکەین کە بەم چەشنە هەر ئێوارێک ئیفتار و بەربانگ بۆ گونشینانی ئازیزی ئەم کوردستانە ئەکاتەوە و تیایدا هەمویان کۆ ئەبنەوە و ڕۆژۆشکێنن. السلام عليكم. وصيا ماشي شيفراكم قربانا محوطان وصام باشا يا السلام عليكم قربانا اخوا باش وصلت شلون اخوا سلام ما شاء الله لقون كيلو ديما جواناني اوابون برو بربان بچین زۆر شتێکی جوانە حەزت لێ تۆ جەنابێ والله شتێکی جوانە بەهارە و بەرەبەری نەورۆزە بەڕاستی جوانە بەس ماشەڵڵا گوتتان ساردە ئەو بۆ وایە هەر جۆگەی وایە ناوچ شاخاویە ماشەڵڵا سارد هەموو زستانێک وایە بەفرباری ئەمساڵ لێرەش زۆر باری مەڕۆژەشی باش مەستە وڵاهی خۆی لە گوندێ یعنی ژیان جۆرێکی ترە خۆش ینی بێتاقەت نابی بگەڕێی ئەوەش ئینێکی دیمەنی زۆر جوانی تێ وڵا خۆشە ژیانی لادێ بە ئەم خۆشە بڵین هەموو خز بەگەستشینەوە ئەیوارە خۆ دەبینەوە هەموو خزم و ناسرای یەکن لێرە خز بەگەسێک مەستە سوچاوتان خۆش برازێتن کێشا بە قوربانم
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. الله أكبر الله أكبر لا إله إلا. استووا واعتدلوا ولا تختلفوا. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. دووبارە سڵاتانێ بە دازان و خۆشەویستانمان دوایەوەی کە ئیفتارمان کردەوە سپاس بۆ خوا تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت. ئێستا لەگەڵ خزمانی باداوان کۆبووینەتەوە کۆمەڵی گفتوگۆ و کۆمەڵی قسە و باسەکەین. دووبارە زۆر بەخێر بێن زۆر سپاسانەکەین. بەخێر بێن یاخوا ئەزیەتان کێشا. پشتیوان بەخوای گەورە مەجلیسێکی پڕخێر و بەرەکەت و کۆمەڵی گفتوگۆکەین. پشتیوان بەخوا دەستان خۆش بە یاخوا. مامۆستا گیان بێمە لای جەنابێت مامۆستا محەممەد شاڵی پێم خۆشە کەمێک باز لە ڕەمەزان و باز لە گوندمان بۆ بکەی لێرە چۆن دەگوزارێ. بسم الله الرحمن الرحيم. سرەتادا وەکارم لە خوای تبارەک و تەعالا بەناوە جوانەکانی بە ئیسمی عەزەمی خۆی لەم ڕەمەزانەدا ئینشاءالله خوای گەورە مان کاتە ئازادکراوانی مانجی ڕەمەزان و دەمەوێت لە دەستپێکدا یەکەم سوپاس و پێزانینی خۆم دەربڕم بۆ بەتایبەتی ئەو ستافەی کە ئێستا ستافی پەیام لێرن لە خزمەتیان داین. ئەمڕۆ لە باتیەوەی ئێمە خزمەتیان بکەین ئەوان خزمەتی مایان کرد بەڕاستی ئەمە زۆر دەستخۆشیمان هەیە. خوای گەورە پاداشتیان داتەوە ئەو ستافە و بەڕێبەرایەتی پەیام و بەگشتی و بەتایبەتی بەخشینیش کە دیارە ڕۆڵێکی سەرەکی تێدا هەیە و بە سپۆنسەری
بەخشینە ئەو چۆن دەڵێ دێخوانە بەڕاستی ئەوە خزمەتێکی جوانە خوای گەورە پاداشتیانداتەوە بەڵام لە پشت دوانیشەوە بەڕاستی دەمەوێت دوعای خێر لەم کات و ساتەدا لەم شەوانەدا کە شەوانی قیامن بەڕاستی هەستانەوەن شەوانی تەراویحن خوای گەورە پاداشتی هەموو ئەو خێرخوازانە بداتەوە کە لە پشت بەخشینن بەڕاستی وەکو شاخێک وەکو چێوێک کە هەمیشە بەڕاستی چۆن دەڵی دەست بە دەستی پڕەوە دەستی بەخشینیان پڕ کردو بۆ ئەوەی کە بەخشینیش بە ئەنواع شێوە چۆن باخێک ئاو دەدەی هەموو گوڵ و دار و دەوەن و هەموو شتەکان پێویستیان بە ئاودانە بە هەمان شێوە بەخشینیش لە هەموو ڕۆکانەوە خزمەت دەکات خوای گەورە پاداشتیانداتەوە و لێرەوە پێیان دەڵێم چونکە بەڕاستی ئەمە میوانی وان بووین دەڵێم ئەفطر عندكم الصائمون وأكل طعامكم الأبرار وصلت عليكم الملائكة وکە دوعای پێغەمبەر ئینشاءالله خوای گەورە دوعاکەمان بۆ وان و بۆ هەموو ئەو برا خۆشەویستانەی کە بەو ئیشەوە ماندوو بوون خوای گەورە پاداشتیانداتەوە دیارە گومانی تێدا نییە من دەمێکە لە خزمەت ئەو خۆشەویستانەدا خوا پاداشتیانداتەوە دیارە معلومی جەنابیشتانە مەسەلەی ڕەمەزان من بەتایبەتی ئەم ساڵ وەکو دەڵێ شتێکی تایبەتترم بۆ هاتووە لە حل لە وەصفی ئەو ئاەتەی لە تەفسیری ئەو ئاەتەی کە خوای گەورە فەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان هەست دەکەم بە ینی ئەو پەیامێک بۆ هەرچی ئەو خۆشەویستانەی کە لە دەرەوەش گوێیان لێمانە بەڕاستی هەست دەکەم نوێش ڕۆژوو قیام و سیاممان هەرچی کە هەیە لەو ڕەمەزانەدا هەمووی دەزانی بۆ خۆشویستیە چۆن کەسێک کە ئەولادێکی ئازاد دەبێ یان چۆن دەڵێ خۆشیێکی بەبەردادێ جار لە خۆشییان کۆمەڵێک شت دەکاتە خێر کۆمەڵێک شت دەبەخشێت منیش وای تێ دەکەم کە بەڕاستی هەمووی بۆچیە هەمووی لە خزمەتی ئەو قورئانەی کە خوای گەورە کە کەلامی خۆیەتی دای بەزاند و بۆچی بۆ ڕزگاربوونی بە شەریەت بەڕاستی و هەست دەکەم من بۆ خۆم زۆر جار گوتومە شەرم دەکەم کاتێک قورئان دەخوێنمەوە 6,000 و ئەوەندە ئاەتە هەمووی بەس بۆچیە بەس بۆ یەک شتە لە دنیادا خوای گەورە دەیەوێ ئینسانێکی ئیجابی ئینسانێکی ینی مرۆڤێکی ئەکتیف مرۆڤێکی پڕ لە خێر و بەرەکەت بەڕاستی دروست کات پێشکەش بە کۆمەلگای بکات کە ئەوەش هەر یەک و دوان ناگرێتەوە ئەم پێم وایە بەڕاستی بۆیە ڕەمەزان پیرۆزی ڕەمەزان پیرۆزی نوێژەکانمان پیرۆزی عیبادەتمان هەمووی بەهۆی ئەو بەرەکەتی ئەو قورئانەوەیە بۆچیش قورئانەکەش بۆچی بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ژیانی خۆماندا ئەو قورئانە بکەینە ڕێباز و سلای ژیانمان پێیدا بڕۆین کە بەڕاستی وا دەزانم الحەمدولله بەتایبەتی کۆمەڵگەی کوردەواری لەنێو هەمووانیشدا ئەو گوندەی کە من تێدام بەڕاستی الحەمدولله خەڵکێکن کە زۆر دۆستی ڕەمەزان و دین و دیندارین دەستە خۆش مامۆستاگیان خوای گەورە پاداش باتەوە دەست خۆش مامۆستاگیان دەچمە لای کاک حاجی تاهیر کاک حاجی یان سڵاوی خوا لەوێ باشە بە قوربانم سەلامەت یاخوا باش دی پێم خۆشە جەنابەت کەمێک باز لە گوندەکە باداوان بۆچی و ناوی لێنراوە مێژوی گوندەکەمان کەمێک بۆ باسکی وەڵاهی باداوان بەڵێ لێرەوە دەست پێ دەکە بۆ دۆری خەڵەکانی باشە بادەوە لەو لای ڕاهاتوون لە بایانداوەتەوە بۆ لای خەزران لە خەزران ڕاهاتون بایانداوەتەوە بۆ لای بادەوان هەندێک دەڵێن لەوەیە هەندێک دەڵێن لە بای دەوامە بای هەبووە بای هەبووە بەڵێ گوندەکە کەی دروست بووە جەنابەت هەر لێرە بوویت هەر لێرە بووم مەبەز من نازام کەی دروست بووە گوندەکی کۆنا بەڵێ بێحسابە ئەرێ وەڵا ئەمن بە فکرم دێرانە تقریبا بیزماڵی شتیا بوو لەوە ئیداریەوە سەر بە خەلەکانەوە نیە سەر بە خەلەکانە پێم وابێ کۆمەڵی گوندیش ئەنی دەورە دراوە ئەم گوندە بە کۆمەڵی گوندی دیکە دەورە دراوە چینە و گوندانە لە نزیکی باقلانە و خەزرانە و لەو لای بێستانەیە و ئەو گوندانە لە دەورەی منە یاخوا لەش ساوێ چاوە خۆش بێ شەغلەتی گیان پێم خۆشە بێمە لای جەنابەت کەمێک گفتوگۆ بکەین باسی قەدیم یەم گوندەم بۆ بکە قەدیم چۆن بوو بە چیەوە سەرقاڵ بوو نێسە گۆڕانکاری بەسەرهاتوو گوند بەڵێ بەخێر بێن سەر چاوان قەدیم پێشتر خەڵک لێرە بە چۆن ئێستاش بە کوشت و کاڵ و بەما ئاژەڵداری بەوانەوە خەریک بوونە ئێستاش هەروایە بەدەن چینەشی برەی معاش خۆرە بە معاشەوەش خەریکن زۆر بیان پۆلیسە و ئاسایشە و پێشمەرگەی و ئەوانن ئەوەی کە قەدیم بڵێن لە جووتوگا بۆ خەڵک چۆتە ئەو شاخانە ئەو دەشتەکە کەمتر چێڵدرا بە زۆری لە پاڵگە و شاخەکان دەقلودانەکان کراون بەس ئێستا بەهۆی ئەو پێشکەوتنی و تەکنۆلۆژیا و تراکتۆر و دەڕاستە و شتانە خەڵکە کەوتە دەشتەکە زیاتر شاخکەی بەجێهێشتە بۆ مەڕووماڵاتەکەی
خەرشی ئاژەڵداری خەڵکەکە بە زۆری و خەریکی کوشت و کاڵەکە وەکو گەرمکردن و نۆک و بێستان و سەرچاوی ئاوی لە یەکانی و هەر سەرچاوەکانی مێکمان کانی پیاوانەکە گوندەکەی لەسرە ئێستا برێن بیری توازیمان هەیە کانیشکەمان هەیە لای گەڵێکە لای شلالەکەیەوە کانیە کانی کۆنیشمان هەنەکەم کەمە بەزەوانە زیاتر ئیشک بوونە و پێویستمان پیان نییە ئەوەی کە ئێستا سەرچاوی ڕسمیمانە بیرەکەی بیرشی توازیمان هەیە لەناو لەو بەرۆ دێتە سەر پشتی گوندەکەی و تەوزێ دەکرێت ڕاستە ماشەڵڵا تافگەکەش چوین پێشتر بژا بووی ئەمساڵ باش بوو زۆر باشە لەخوا بە زیاد بێ پار نەبوو بەس ئەو ساڵ زۆر باش ئەو ئاوەی کە من باقسەیەکی کردر بۆ بکەم ساڵان قەدیم ئێرە 6 جۆگای هەبووە 6 جۆگای جۆگایك بەڵێ ئێستا بۆ تۆ بە چەند وڵای ئێستا هیچمان نییە ئێستا بەجارە ڕووبارەکەی ئێرە باخچە و بەرا و گوڵە بە ڕۆژە یعنی بە شایدی ئەوانەی کە اختیارن لەوانە منداڵەکان کەمتر دیبێتیان بەس باخچە و بەرا و چەمە ئەسپیندارێکی ئێجگار زۆری لێ ینی بەقەدر هەموو گوندەکان دۆری خەڵەکانی لێرە بوو لە باداوان 6 جۆگای لەبەر بوو تەماتی باشی لێ دەکرا تونەکی ئێجگار زۆری لێ دەکرا گوڵە بە ڕۆژەی لێ دەکرا ئەوانە بەس ئێستاوە نەماوە بڵین لەوەتی ڕووبارەکانیشک بوونە خەڵکە تۆزێک پشتی تێکردو باخچەکانیشک بوون و دەست چاو خۆش بیاخۆ شێرگیان پێم خۆشە بێمە لای جەناب پێم خۆشە مایک بەجێ بێڵم بۆ خۆت باسی گوند و باسی ژیانی ئێستا ئەومان بۆ بکەی بەس لە چوارچێوەی قسەکانمانە پێم خۆشە باز لەوە بکەین پێشتر بۆم خۆت گفتوگویەکمان کرد کە ئەم کوندە ماشەڵڵا تونوتیژی تیانە شەڕێک شتێکی بەسی دەبێت یەکسەر لە نێوان خۆیانە خزمان چارەسەریەکەن شکاتێک نەکراوە لە مەرکەزێکە ئەمەشم بۆ باسکی لەم بوودە ماشەڵڵا ئەمە شتێکی جوان و تایبەتە بەڵێ پێشەکی بە ناوی خوای گەورە پڕ بەدڵ بە خێراتنی بەڕێستان دەکەم سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام لەوەی جەنابەت نەزانیە من شانازی ئەوم هەیە کە من سپاس بۆ خوای گەورە لە ساڵی 2009 لە سەرەتای دامەزرانی کەناڵەکە من پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیام لە شاری ڕانیە تەمەنەوە شانازیەکە بۆ من شانازی پێوە دەکەم هەتا دەمرم و دەستخۆشیم هەیە بەڕاستی بۆ کەناڵی ئاسمانی پەیام و ستافەکەی بەگشتی چونکە بەڕاستی جێ شانازی ئینسان لەگەڵ کەناڵێکی ئاوادا ئیش بکە یان لە خزمەتیدا دەستان خۆش بێ سەبارەت بە ولادەی ئێمە ینی ئەوەی کە جەنابەت فەرمووت سوپاس بۆ خوای گەورە ینی ئەو ئینسیجام و ئەو تێکەڵاوی خزمایەتی تەبەن دەگوترێت لە یەک بەرەبابیەوە زیادی کردووە گوندەکە ئاوا گەشەی کردو ئێستا چەند بەرەبابێکی دێکەوتەوە سوپاس بۆ خوای گەورە هەر لە ناو خۆماندا تەبایی و برایەتی و خزمایەتی و حورمەتگرتنی ڕیش سپیەکان و ئەو برا گەورانە کە با بڵێن گەورە و سەروەری ئێمەە لەلایەن خوار تەمەنی خوار خۆیانەوە ئەلحەمدوللا پارێزراوە ئەوە ژوای کردووە ئەگەر ینی هەر کێشەیەک لە ناوماندا دروست بوو بێ لە ناو خزماتیدا گسکەکان جۆراڵی گەورەکان بوون و کتمان کردووە یعنی شانازیێکی گەورەوەی کە جەنابەت دەفەرمووی ینی بڕۆ لە دائیرەکان بپرسە بە تایبەتی بڕۆ لە مەسەلەن لە پۆلیس لە هەموو ئەو شوێنانەی کە معنین بە چارەسەرکردنی کێشەی خەڵک ئەلحەمدوللا ئێمە کێشەی خۆمان نەبردۆتە دەرەوەی خۆمان لە ناو خۆماندا برا گەورەکان ڕیسپیەکان ئەلحەمدوللا توانیویانە چارەسەری بکەن جا خاڵێکی دیکە پێم خۆشە هەر تەرکیزی لەسەر بکەم مەوزوعی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە مەسەلەی ژن و ژنخوازیدا هەتا ئێستا ئێمە یەک کەسمان نییە لەو لادەی مەسەلەن ژنی تەلاقدا بێ ینی ئەوە ئیفتیخارێکی زۆر گەورەیە بەڕاستی یعنی شانازیە سوپاس بۆ خوای گەورە ئەوەش دەگەڕێتەوە بۆچی بۆ با بڵین پابندی خەڵکەکەی ئەلحەمدوللا بە ئیلتیزاماتی دینداریەشی باش هەرچەندە خۆ ڕێگر نییە لە شەرعدا بەڵام مەبەستم یعنی ئەوەندە دڵسۆزانە دەستیان بە دینداریەوە گرتووە سوپاس بۆ خوای گەورە لەگەڵ ئەوەشدا کەمترین جگەرە خۆریشمان هەیە دەتوانم بڵێم لەو لادەیە بە پەنجەی دەستان دەژمێر دەگەر هەمان بێجگەرەی بخوا گەنجەکانیش لەخوا بە زیاد بێ ینی ناڵم پێی نەکەوتووە بۆ خۆ دەزانێت و تەکنۆلۆژیا لەوانەیە بەڵام هەتا ئێساش پێیان عیبە ینی لە پێشچاوی گەورەکان جگەرەی پێشدنیان ینی ئەوە بەڕاستی جێگای شانازیە پێشم خۆشە شتێکی خۆشیش پێم خۆش بەسەرەوەڵا پێمان خۆشە خەبەن ئەو کاکسید محەممەد ئەو ماممە باشە بەڵێ ئەمە هەرنی گوندیە بەڵێ بەڵێ وشکە ساڵی بوو لەو ساڵانی ڕابردوو من لە سەفەرێکی عومرەیدا بووم باشە تەمەن خەڵک بەزیقەت هاتبوو بە تایبەتی لەبەر ماڵات و مەڕ و ماڵات و با بڵین کوشت و کاڵ و ئەوانە خەڵک زۆر یعنی ناومێت بوو گەشت بووینە مانجی دوو ئەوانە
هەر باران نەدەباری ئەوە نازام دێتەوە یادی تەلەفۆنی بۆ کردم وەکو هەواڵپرسینەوەوانە وتی وەڵای برازە خێرت دەگاتێ مادەمەت و لەو سەفەرە پیرۆزەی دای ئەوانەی کە ڕەفیقتن دوعای خێرکەن بارانی ڕەحمەت ببارێ ئەمەش لە ئیحرامدا بووین وەکو سەر قافڵە ڕۆیشت بووم خزمێکی بەڕێوە بوون بەڵێ لە ئیحرامدا بووین لە مەدینەوە بەرەو مەکە دەڕۆیشتین کە ئەو تەلەفۆنی کرد خزمێکی شێخاودەران ئێستا لە ژیاندا نەماوە ناوی مام حەسەن بوو سڵاو ڕێزم هەیە لێرەوە بۆ خەڵکی خۆشەویست و ئازیزی گوندی شێخاودەلان مام حەسەن بەم حەسەنە قەرژە ناسرا بوو پیاوێکی زۆر دیندار و ماشەڵڵا با بڵێن ڕوو لە خوا بوو گوتم خزمینە من دوعا دەکەم ئەوە دیارە داوای دوعای خێرمان لێ دەکەن من دوعاکان دەکەم ئێوەش بەدەستە جەمعی بڵێن ئامین بەڵکو خوای پەروەردگار دوعای یەکێکمان قبول بکە شکر بەڕاستی هەم کاتەکەی کاتێکی پیرۆزە هەم ئێوە لە بەرگ و پۆشاکی حرامدان و یعنی ئینشاڵڵا خوای پەروەردگار دوعاتان ڕەت ناکاتەوە مام حەسەن تی بەخوا من هەتان نەزانم دوعاکە چیە ناڵم ئامین مام حەسەن دوعای خێرە تی بەخوای ئەمن هەر ناڵم ئامین هەتا بۆم یەکلانە بێتەوە دوعاکە چییە ئەوە داوای بارانی ڕەحمەت دەکەن دەڵێن دوعا بکەن بڵن خوا بارانی ڕەحمەت ببارێ ئەو وڵات و نیشتیمانی ئێمە لە وشکە ساڵی و بێبارانی و قات و قڕی نەجاتی بێ هەموو خەڵکە کوتی ئامین مام حەسەن کوتی وەڵام من ناڵم ئامین گوتم مام حەسەن بۆ ناڵێ ئامین خۆ دوعاکە دوعایشی خراپ نییە تی وەڵای ئایش بەتەنێ کەس نێبانی بۆ بژێڕێ خەمیەوەی بپورە ئایش لەوێ کەس نێ باران ینی بەهۆی بارانباری نەوەسپێنێ دڵۆپەی دەکا خانوەکەیان کەس نێبانەکەی ئەو خۆشەویستی و تەبایە ئەوش ینی دەلالەتە لەسەر چی لەسەر بەهێزی پەیوەندی نێوان ژن و مێردی مسلمان لە کوردەواریدا بەڕاستی ینی یەکتر خۆشویستن عاشقێکەوەی کە ئێستا تو دەیبینی لە شاشەکان شتێکی دیکەیە عاشقی حەقیقی ئەوەیە ینی خۆشەویستی ڕاستەقینە ئەوەیە کە لە نێوان ژن و مێردی ئینسانی با بڵێن ئیماندار و مسلماندا هەیە خۆ دەست خۆش بێخۆ شێخ ئەمازیان پێم خۆش کنجە نابێت کەمێک باسی ئەومان بۆ بکەم پیاوان جاران ماندوو بوون هیلاکە بوون هەن لە نێو گوند باغداری کوشت و کاڵ بەدەر لەوەش زۆر جار ئەچوونە دەرەوەی شارەکان بۆ بەسرا بۆ بەغدا بۆ پاروێکی حەڵال بێنەوە بۆ ماڵ و مناڵیان ئەو مەینەتی و نامەتی جاران ئەگەر کەمێک بۆم باسکەی بەراوردیش بکەینەوە بە ئێستا پێشەکی بە خێراتنی کەناڵ بۆ ڕێزەکەتان دەکەین یەخوا سەلامەت بی وەڵانجا زمانی خۆشی بۆ خۆ دەزانێت تامە قدیم هەر لێرە تا بەسرا شوێن نێ بڵێن ئەمە نەسوبین بۆ کاسبیە بەڵام لە خوای گەورە بەزیاد بێ ئەمن و ئاسایشێکی جوان هەبووە خەڵک لەسەر و ماڵی خۆی ئەمین بوو وەگەڵ زروفەی نەبوو بەخوا چوونێ لە بەغدا لە بەسرا لە هەموو شوێنش کاسبیمان کردووە هاتوینەوە بۆ ناوماڵ منداڵی خۆمان هەملای چۆن عنی ئەمە لێرە بڵێن ئەوە ماڵمداڵمان دنیا ئەمن و ئامانەت بوو لە خوای بەزیاد بێ هیچ کەسێک خاستەن خەڵک گوندی خۆت هەتا بڵێ کە ئەوە دێم پێم شکردی ئەو خزمانە بڵێن بەعام کەس ئەوەی لەبەر نەبوو بڵێەوە ماڵی فلانە کەسی ماڵی ئەگەر ئیشێکی عجر هەبێ حازر بووە لێ ڕووی تێکردو و ئیشەکە کراوە کارێکی خێر بوو بێ مەسەلەن یارمەتیدان یەکتر بوو بێ یعنی ئەو شتانە بەعامە بوون ئەوە لە خەڵکەکە لەگەڵ یەکتر ئەوە ساف و یعنی یارمەتی یەکتری دەدا بەشێکیشی لە گوندی خەریکی کوشت و کاڵ و زڕێ ئارێ وەڵانجا قسمێکی زرعاتی دەکرد توتن دەکرێت توتین بناشکۆ ناڵێ کابرا لە ماڵی بەهارێەوە دەسوو باوەڕ ناکەم کابرا 1000 دیناری پیا کرد بات ئەدەگەشتەوە دستانە داهاتەوە چەندی بدا باوە قەرسەندی بە ماڵمداڵێ ئەوها بوو بەڵام بەخوای ژیانێکی خۆشتر بوو بۆ خۆشتر بوو لەبەر ئەوەی دنیا بەرەکەتی تێدا بوو لەبەر ئەوەی کە تو ئەو دوو نانە ڕقەت دەخوار ماشەڵڵا داست دڕاشن دەوەشان دروێنە دەکرد ئارەقەی خۆت دەکرد نە نەخۆشە بوو نەسەرێشە بوو وە دەزانی ئەو قەربەت وەکمێ و ڕۆن وایە ئەوەندە قەربەشی خۆشتەوە بە ئیسراحەت دادنیشی کابرا جیران بوو لەوبەر شیوەشی لێ دەنا ئەو دەیهینا بۆوی ئەو دەیهینا بۆوی معنێ بەتەنێ بۆ نەدەخورا ئەوەندە لەگەڵ یەکتر تەباوی ڕەبایە بووە ئێستا وانە زۆرە بەخوای خۆت دەزانی هەر هەیە بڵێن بۆ مەسەلە بەڵام عالم وەکو جاران نییە وسی وەک جاران بڵێنە رامدەنا الحەمدلله هەر لەگەڵ یەکتر بۆ پاچێ پاکە لە مەسەلەی ژیانەکەی ئەو عالەمەکە هەر ژیانەکەی خۆی کەوتۆ بیرە وای دا ڕاستە کاک شێخیان بۆم باسکەی حکمەتی الحەمدلله بینیم لەم گوندەی ئێوە پیاوانی بە تەمەن و تەمەن درێژی تایە بۆ چییە گەڕێتەوە لەم گوندەی ئێوە ماشەڵڵا تەمەنێکتان هەیە سەحەت باشیتان سپاس بۆ خوا ئەمە هۆکاری چییە لەم گوندەی ئێوەیە وڵانجا بۆ خوای بڵێ مۆکسدەنا ئەگە حسابی مە بکەی شێ ماوە ئەمە نەیکەین و لێرە بۆ
فراغەکە خوای گەورە پێی بەخشیون دەنا ئەگە بڵێ ما ئیسراحەتمان بێ وەڵا ئیسراحەتیشمان وەڵای ئێستا بڵێنەوە تازە لێکەوتوینە چۆنێ بەس بەخوای خاکەکەشمان خاکەشی هەواشی خۆشی بەس بۆ خۆ دەزان ساش جنگە پیس بووە گەنجەکان تەماشا دەکەیت ناگەنێنیەوەی ئەمرەوە هەموو سەری سوی بوو ئێساوە کوڕی منە دیقەتی بدێ ماشەڵڵا سەر و دێنی چیوا فەرقە لەگەڵ مەسەلەن ئەوە لێ دنیاکە ئەوای لێ منیش وام لێت لە منداڵی دوێنە کابرا سەری سوی دێ وەڵڵا ڕاستە لەم گوندا زیاتر پیاوان کاتی خۆی چیانە کرد مەجلیسی پیاوان و کۆبوونەوەیان و لە کاتی شەو وەکو ئێستا نەبوو تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و ئەوە چیتانە کردەوە ئەو شەوەشی چوو بە حەز ماڵەشی بڵێن لەو ما خزم و مزمانە ئەگەر شتێک بوان دێ ناشێ وەک شەو چەرێ بڵێن دەوت خوارد و قسەی خۆش دەکرێت تا درەنگووە تا شەو بەجار کەسە دەچوو ماڵخۆی ئەوە لەو وەڵڵا ڕاستە دەست چاوە خۆش بێخوا سرود بێژێک میوانمانە پێمان خۆشە تۆزێک سرودمان بۆ بڵێت بۆ جۆش و خۆشی مەجلیسەکەمان ئینشەڵڵا کە حسێن میوە کە حسێن یامە خێر بێ پێمان خۆشە وەڵا کۆمەڵی سرودمان بۆ بڵێت دەست چاوە خۆش بەجا هەمومان بە ئیمانەوە ڕۆ لە خوداکەین بپارڕینەوە بڵێن خودایە ئیلاهی ئەی پەروەردگار ڕەنجی ڕەمەزانمان نەدەی بە خەسەوە غلامی دەرگای تۆم قوربانی حەزرەتی تۆم ئەسیری خاکی ڕێی تۆم ڕوحم لە ڕێداناوە ڕوحم لە ڕێداناوە خەم بە بڕوە شادی بێ شادی خەم ئازادی بێ كشال دفي هذه تنام لشاني دوا تنام لشاني دوا غلامي درقاي توم قرباني حزرتي توم أسيري خاكيري توم روحي ملاردانا روحي ملاردانا الله الله سنخوشا بني روضاي بيغمبر بني آلو بيد والله بني تو يا پیغمبر بني آلو بيد والله بني تو يا پیغمبر غلامي درگاهی تویم قربانی حضرتی توم اسیری خاچیری توم روحم لاردانا روحم لاردانا پیغمبر من شیرینه شفای درد و برینه خدا فرموی القرآن توی سرواری او دینا توی سرواری او دینا غلامی درگاهی تویم قربانی حسرتی تویم اسیری خاچیری تویم روحم لاردانا
خەڵکی چاو من هەرێ تۆی هەر تۆی شایێ مەدینە سەربارزکە قوربان گیان ئەو مەجلیسە ببینایە سەربارزکە پێغەمبەر گیان حاڵی سلام ببینایە غلامی دەرێگای تۆیم قوربانی حەزرەتی تۆیم ئەسیری خەچیرەی تۆیم ڕوحم لارێدانەوە ڕوحم لارێدانەوە هەر کەسێ دەیەوێ ببینێ ڕێی نەجات لێ بدەستێ سەلاوات لە ڕوحی پێغەمبەر اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم یاخوا دەست و چاو خۆش بێ جلایە دەنگە نەرزێ ماشەڵڵا دەنگێکی تایبەتی هەیە جا کاک محەممەد وا بزانم وەرەقەیەکی بەدەستەوەی بەتەمای شتێکمان بۆ بخوێنیت بۆ نایتە لای من وەرە لای منەوە بزانم شعرە چی ئەمە پێت چۆنی چەکەم بەرێ قوربانە وەرە لای ئێمەوە شەوە زامەمە کوڕی جەنابیشتە یاخوا تەمە درێژ بێ جا ئەمە چیت حازر کردووە بۆ باداوان جا بۆ بەدەنگی بەرز بۆمان بخوێنە فەرموو باداوان زێدی شیرینم هەمیشە ڕوونەک بدبینم دڵم پێت دەگەشێتەوە هەرکە ناوی تۆ دێتەوە مەڵبەندی هەزاران ڕازی بۆیەوە شیرین و سازی خۆشم دەوێ نیشتیمانم وەک بیلبیلەی چاوەکانم فیدای دەکەم ماڵ و ژانم ئەی مەڵبەندی خۆشی ژیانم ئەی یاخوا دەستی خۆش بێ حەزر لە گوندی باداوانەوە شعرێ بۆ نووسی حەزر لێرەیە ئێوارە یاری باشی شکر بینیمی دەستی چاوە خۆش بێ یاخوا ئازیەتی کێشە بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم یاخوا سەلامەت بی دەستی تۆش خۆش بێ یاخوا تەمە درێژ بی بە قوربانم کاک سەید گیان لێمە لای بەڕێسان کاک سەید محەممەد پێم خۆشە باسی ئەم گوندە بکەی ڕۆڵی ئەم گوندە لە شۆڕشەکاندا لەوەی کە خەڵکی ئەم گوندە و ئەم ناوچەیە ڕۆڵێکی باشیان گێڕاوە لە یارمەدانی پێشمەرگە لە شۆڕشەکاندا بەڵێ بە خێراتتان دەکەم یاخوا بە خێریان سەر چاوجاست چنەما ئەنگۆ باسی نەکەنە من ئەوەی کەم دەستخۆشی لە مامۆستا محەممەدی دەکەم ڕێوی بەخێر بێن سەر چاو مامۆستا محەممەدیش زۆر بەمەوە ماندوو بۆ ئێستا دەبێت ئینسان لەبەر چاوی بێ بەعاقەتی ڕەبی بەخێر بێنە گۆشکەناڵی پێیان سەر چاو جا وەڵی کاکە زۆر مادیوە بەسەرهات ڕۆی و عەزیەت و شوێرەوەری مادیوە زۆرمان بەڕێ کردو هەر چاڕوان بوونی شاڵ ئەوتمان ڕزگاری دەبێت کوردستانە بیشەوە ماشەڵا ڕۆژ لە ڕۆژ هەر هیچ دیار نییە وەڵا ڕاستەکەی ڕانە گوێزراوەم گوندە چوار جاری ئەو گوندە سوتاوە ئەمفالیش کرانوە ئەرێ وەڵا هەر خوارم پێکردین ئەنفالەکە ئافۆکی بەسەداات خەڵکەکە بەر بوو ئەرێ وەڵا لەخوا بەزیابێت خۆشە بچمە لای کاگرێبوایش کاگرێبای گیان سڵاوی خوا لەبێ دووبارە بەخێر بین سڵاوی خوای گەورەتان بێ بە خێراتنی کەناڵی پەیام دەکەم بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەی گوندانە کەناڵێکی بەڕاستی ڕەسەنن جێی دەستخۆشین چۆن دەڵێ پایزەبرا هەبوو جاران سا ڕەمەزانە برا پەیام هەموو زۆربەی ڕەمەزانان ئەو گوندانە بەسەر دەکاتەوە دەستخۆشیتانێ دەکەم خاستن گوندەکەی خۆمان گوندی بادان زۆر بەخێر بێن و دەستخۆشیتانێ دەکەم جێ خۆشحاڵین و بەرنمەیەکتان دانا بوو ئەمڕۆ هەم ئەم سفرۆخوانی کە بۆ ئەو گوندەتان ڕازان بووە جێ دەستخۆشی بوو شانی دەستخۆشین ئێوە یاخوا بەخێر بێن زۆر سپاسان دەکەم خۆشە مایکەکە بچێت لای کاک شێخ حسێن ئەم ئازیزانە و کاک شێخیش باسی شۆڕژگێڕی و یارمەتیدانی پێشمەرگە و ئەو کاتێک کە هەبووە ینی قوربانێکی زۆری داوام گوندە ئێستا ئەم گوندە لە چاو ئەو نەهامەتی و ئەو قوربانیدانی خزمەت کرا بە گوندەکە لە ڕووی قوتابخانە لە ڕووی نەخۆشخانە خزمە گوزاریەکان ڕێگەوبان گەشتیاری بڵێ پێشەشی مەنای خوای گەورە و میرەبان
بەناوی خۆم و ئەو خزمە خۆشەویستان و جەنابی مامۆستا محەممەدی دەکەم یاخوا سەلامەت یاخوا بەخێر بەسەر چاوم بە قوربانم. وەڵاهی ئێمە هەمیشە لە پێش زۆر خەشوی قوربانیمان داوە شەیدمان هەیە بەڕاستی لە هەموو شۆڕەکان بەشدار بووینە لەوانە ئەو دوو پیاوە بەڕێزێکە لە دژنەوە لە شۆڕشی ئەلوودا و دوو پیاوە بەڕێزە دووشان بەشدارن لە شۆڕ نوێیگە لە کەشماندا هەر بەشدار بۆ شەیدیشمان هەیە لە ڕووی خەزمەت گوزاریەوە سوپاس بۆ خوای گەورە دەتوان بڵێم تا حدێک لەوانێت لە دڵی خەڵەکان لە پێشم گودەکانەوە بین نەخۆشخانەمان هەیە بنکەی تەندروستی قوتابخانەمان هەیە هەروای بێتەوە جادەی خێرمانەیە ڕێگاوبارەکەمان زۆر زۆر باشە لەخوای بەزیاد بێ هەروایەتی بیری توازیمان هەیە یعنی لە شوێنە مزگەوتین لەخوای دوو مزگەوتمان هەیە سوپاس بەخوای گەورە ئێمە بەڵام ێساش ماومانە خزمەت ناوکەن لەسا ئەو خزمەتێکی ئەمە بەشخۆشمان کردووە ێساش خۆمان نەدراوەتەیە بەڵام خزمەتیمان کراوە لە سوپاس بەخوای گەورەشتی زۆر چاکیشمان بکراوە لە ڕووی گەشتیاریەوە چۆنە گەشتیار شوڕوە کاتە بۆ نێو تافگە جوانەکەیە بەڵێ بە تاکیدەوە خاستە نەجا لەو دو بڵێن کە بەهارە بەڵێ کەشتیارێکی یەکجار زۆر لەو مەتەقیدەکانمە داخەوە ڕێگاومانەکەی ئەوەی نییە بەکاری بێنی بەڕاستی داوام لایانی پەیوەندیدار هەیە کە ئاوڕێک لەو ڕێگا بەهێنراتەوە کار ئاسانی بۆ خەڵکی کە بە ئاسانی بێت بچێت بۆ سەر ئاوەکەی و بۆ لای شەلالەکەی و گرفتیان بۆ دروست نەبێت ڕێگاوانەکەی بەڕاستی زۆر ناخۆشە گرنگی شەکە گەشتیارێ ژینگەی ناوچەکە بپارێزێت تۆزێگەست مەگەر بۆ شوێنیان لەوانەیە پیسکرد خۆش گرنگە بە تەشید وایە بەڵام خاڵی سەرشی ئەوەیە زیاتری ئەو مەدعمانی کانوتمانی شتارە دێنەوە ئەو ئاودەی هەنیە ڕووباس ساڵانە ئەو کە یەکەم باران کە دەبارێ بڵێن پەڵی دەدا لێرە ڕووبارەکان دەژێنە ئەوەکان ئەو دەبە و ئەو پیسایوەشانەیە هەموو دێتە خوارێ کۆ دەبێتەوە وڵای هەرکەس گوێ لێم هەنە بیپارێزیێم ژینگە جوان و سروشتە جوانە ئیشاڵە لە کەناڵە بەڕێزیەوەدا لە لایانی پەیوەندیدار دەکەم یان خەڵکێکی دڵسۆز پاریش بازان پاشیان کردەوە پێرار بوون بارن نەباری ماشەڵڵا بەڵام پێرار خەڵکێکی خۆبەخشادن یەک دوو گەنج پاشیان کردەوە ئەم لێرەوە دەست خوشحالێت دەکەم ڕاستیش ئیشی مرۆڤانیان کرد دەستیان خۆش بێ چاویان باز دەکەم یاخوا دەست خۆش بێ کاکسەیدجان کێشە پێم خۆشە بچمۆلای مامۆستا محەممەد مامۆستاگیان پێم خۆشە بە کۆمەڵی ئامۆژگاری و کۆمەڵێک دوعای خێر کۆتایی بە مەجلیسەکەمان بێنین ئینشاءالله والله من بەتایبەتی من دیارە هەر لە خزمەت ئەو گەنج و خۆشەویست و مامە بەڕێزانە بە تەمەنادا تەبعی جومعان بە زۆری زۆریان گوێ لە قسەی من بۆ بەڵام هەر وەکو پەیامێک بۆ خۆم یەکەم جار چونکە ئینسان دەبێت لە خۆی دەست پێ بکە اینجا بۆ ئەو خۆشەویستانە و بۆ کەسانی کە گوێیان لێمانە معلومی جەنابتانە ئێمە لە ژیانماندا خوای گەورە کۆمەڵێک وێزگەی بۆ دروست کردووی ئەو وێزگانە چۆن وەکو بڵێ ئەگەر بە شتەکەی ڕانەگەی بۆ نمونە ئێستا لە فڕۆکەخانەی چێگر کاتی تارە هەستانە گەل لەوێ نەبی تۆ بەجێ دەبێنی کاتێکە لە شوێنێک بێگەر بە تایبەتی جاران لە گەراجەکان کاتێک کە سیارە پڕ دەبوو تۆ جێگار نەدەما بەڕاستی ئەو ڕەمەزانە وێزگەیەکی زۆر گرنگە بۆ بەخۆ داهاتنەوە ئەو ڕەمەزانە وێزگەیەکی زۆر گرنگە بۆ خزمەتکردنی قورئان بۆ تەباعی و برایەتی بۆ مەسەلەی ئەو خێر و سەداقاتی کە لە دەستماندایە بەڕاستی ئەو وێزگەیەکە کە ئینسان دەتوانێت توێشوی لێ پڕکات بۆیە داوام لە هەموو مسلمانانە ئەو کات و ساتەی کە لە بەردەستماندایە کاتیی زێڕینە بەڕاستی محاولە بکەین لە دەستمان نەچێ بە هیچ شوەیەک و وریای بین ئینشاءالله بۆ ئەوەی بە توێشوویەکی پڕەوە هەم لە دنیادا هەم لە قیامەتدا کە دەگەڕێنەوە ئینشاءالله توێشومان پڕ بێت لە کۆتاییدا جارش دیکە من بەڕاستی دەستخۆشی لە ئێوە دەکەم دەستخۆشی لەو خزمانە دەکەم کە ئەو خزمانەش بەڕاستی جێ ڕێز و خۆشەویستن خوای گەورە پاداشی ئێوەش داتەوە ئینشاءالله دەڵێم ماندوو نەبن دەستی ماندوو نەبوونتان دەگوشم ئینشاءالله بەردەوام بن لەبەر ئەوەش ناکە ئێستا ئەم جارە ئەو بەرنامە هاتوۆتە ئێرە چونکە بەڕاستی چۆن دەڵێ پێشکەشکردنی شتی جوان شتێکە خزمەتی هەم دینداری و هەم دنیاداری دەکات زۆر زۆر زەرورە ئێمە بە خەڵکی بناسەرین چونکە بەڕاستی پێمان وانە بێت چونکە بۆ خۆمان هەندێک شتێ دەیزانین هەموو خەڵک بیزانێت دیارە ئەم کەناڵانەش هەمووی ئامانجی دروستبوونیان دەبێشتی چاکە بێت بۆەوەی کە بەڕاستی بە هاونیشتیمانیانی خۆی بناسێنێ ئینشاءالله لە کۆتاییدا جاریش دیکە داواکارم لە خوای تەبارەک وتەعالا بەناوە جوانەکانی بە ئیسمی عەزەمی خۆی لەم ساتە پیرۆزەدا و لەم کاتە پیرۆزەدا دەڵێم یا رب العالمین قەڵەمی عەفوت بەسەر گوناهەکانمان دابێنی یا ربی خوایە ئەو میلەتەمان لەسەر سفرەی ئیمان و ئیسلام کۆکە یا رب العالمین یا ربی خوایە پێت دەڵێم پڕ بەدڵ دەڵێم خوایە گیان زۆر سوپاس و ستایش بۆ تۆ کە بارانی بە ڕەحمەتت بەسەردا باراندین کانیاوەکان بۆ ژیاندینەوە یا رب العالمین
چۆن خوایە بارانی بە ڕەحمەت بەسەردا باراندوین، خوایە بارانی تەبایی و برایەتی و ئەمنی و سەلامەتی خوایە بەسەر ئەو نیشتیمانەمان دابڕێژی یا رب العالمین. خوایە هەر فتنەیەک کە ڕوو لەو وڵاتەمان دەکا یا رب العالمین تۆ بۆ مام کوژێنێ، خوایە تۆ بۆ لێمان لادە یا رب العالمین. خوایە لە دنیادا ئەوەندی دەژین بەسەری بەرزەوە بژین، خوایە عاقبەتمان خێرکە یا الله. و هەمیشە من ئەو دوعایە دەکەم دەڵم یا ئەی پەروەردگارە داوا لێ دەکەم کۆتایی ژیانمان لە قیامەتدا لە فیردەوسی ئەعلا لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و صالحین و صدیقیندا کۆبکەیەوە، لەوێش بە دیداری خۆتمان گەێنی کە دیداری تۆ خۆشترین دیدارە. آمین آمین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوا دەستخۆش بەوە. ئازان و خۆشەویستانمان بەرنامەی ئەم جارەی دێخوان لە گوندە جوانەکەی باداوان لەگەڵ ئەم خزمەتزانە کۆتاییمان پێێنا. دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءالله، تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ بێت.